جوتیاران تراکتۆرەکانیان بۆ کێڵانی زەویەکانیان و چاندنی دەغڵودان خستە ڕێ. ئەوان هێندە تینووی بارانبارین بوون، ئۆقرەیان نەگرت تا باران خۆش بکات، چونکە وشکە ساڵی و کەمبارانی ساڵانی ڕابردوو تەواو بێزاری کردووە. ئەمساڵ زۆر پێمان خۆشە، بارانێکی زۆر باریە و خەڵکی باشی داوە بە عەونی خوا. ساڵی ڕەحمەتێکی ترین بشکنای خوا، خەلەکیش کەوت بووە. ئینشەڵا باشترێ بێ. پارەکە کەمبارانی کردی خەڵک هەر کەس خەساری کرد لە خەلا. پار و پاریش بێرانی ژەر باشن و بینینی دیمەنی تەڕی زەویەکانیان و کارکردنی تراکتۆرەکان تێیاندا هێندە بۆ جوتیاران چێژبەخشە. قازانج نەکردن و زەرمەندبوونیانی لە ساڵانی ڕابردوودا بیر بردوونەتەوە. ئەگەر بەرهەمەکەش بێتە ناو حکومەتی خۆمان لێمان بسێنێ ئەمە فەلا سفادەی لێکە. بەس وەختێ بەرهەمەکە تێدە ناو تەنی 250کە وەڵی باوکە موازانم هەر خۆ خەریکردنە. چاندنی دەغڵودان تێچوویەکی زۆری دەوێ. ساڵانەش حکوومەت بە قەرز دەغڵودان لە جوتیاران دەکڕێتەوە و لە کاتی خۆیدا پارەکانیان پێنادات. ناشتوانن بەرهەمەکانیان بە نرخی گونجاو لە بازاڕەکاندا ساغ بکەنەوە. ئەمە گرفتی سەرەکی جوتیارانە. ئیسا ئەو جۆ لە کاتێکا دەرەچێت 400,000 ئێستا 700,000 ئەو جۆ منێوێشێن. کیمیاویە لە کاتێکا پێویستی پێنیە 500,000 ئێستا 750,000 725,000. ڕێژەی بارانبارینی ئەم وەرزە بۆ جوتیاران مایەی دڵخۆشیە، بەڵام هێشتا دیار نییە ئەم دڵخۆشییان تا سەر دەبێتیان نا، چونکە چارەنووسی بەرهەمەکانیان لەسەر کەم و زۆری بارانی بەهار دەوەستێتەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.